لە پێناو باشتر خزمەتکردن بە کەرتی پەروەردە و فێرکردن، تەلەڤیزیۆنی پەروەردەیی سیستەمی پەخشی لە ئێسدیەوە کردووە بە سیستەمی HD. بەڕێوەبەری کەناڵەکە ئاماژەی پێکرد ئامانجمان زیاتر خزمەتکردنە بە کەرتی پەروەردە و فێرکردن. تا ئێستا تەلەڤیزیۆنی پەروەردەیی لە پەخشی خۆی بەردەوامە. بەردەوام تەلەڤیزیۆنی پەروەردە هەوڵی یاوە کە خۆی بگونجێنێ لەگەڵ پێشکەوتنەکانی سیستمی تەکنۆلۆژیای تەلەڤیزیۆنە. خۆشبەختانە لە دوێنێەوە تەلەڤیزیۆنی پەروەردە بە سیستمی نوێی کارکردنی خۆی بە سیستمی HD کارەکە لەسەر پەخشی ناوخۆی DVB-T. تا ئێستا لەسەر میکس میدیا لە ئایندەیەکی نزیکە بەسپاسەوە هەردوو کۆمپانیای HD Box و ئایستاریش پەخشمان بۆ. تەلەڤیزیۆنی پەروەردە ئامانجی هاوکاریکردنی پرۆسەی پەروەردە و فێرکردنە لە ئێستاە لە زاخۆ هەتاوەکو گەرمیان بە سەرتاسەری تەلەڤیزۆن پەخشەکرێ بە هەردوو زاراوەی بادینی لەگەڵ سۆرانی وانەکانی پەخشەکە. بە هیوام چاومە لە زیاترە کە حکوومەت زیاتر هاوکاریم تەلەڤیزۆنە بکە تاوەکو بتوانین بەرنامە و بابەتی زیاتر پێشکەش بکەین. تەلەڤیزیۆنی پەروەردەیی لە 64 کارمەندوو چەندین بەشی جیاجیا پێکاتوە و بەخشی بەرنامەکانی بۆ سەرتاسەری هەرێمی کوردستانە و ناوەڕۆکی پرۆگرامەکانیشی هەم پەروەردەیە هەم فێرکردن. لەم ئێجدیە ئەمە ئیسفادەی لە کوالیتی سوورەکان زۆر باشترەکەین. طبعاً مادەکان هەمووی ئەگۆڕێت، پێشتر مادی ترمان هەبوو، ئێستا بێ مادیەکان هەمووی HD بێت. طبعاً ئێستا من وەکو بەشی خۆم ئەمە پێوترێ بەشی دۆبلاج کە حالیان ئێستا ئەمەلەین، پێشتر ئیشمان وەکو HD ناکرد، بەڵام ئێستا ئەبێت ئەو مادانی کە ئیهێنین HD بێت، کوالیتی باشتر بێت، ئەو شتانی کە لای ئێمە ئەکرێت لە دۆبلاج، فیلم کارتۆنە، فلیمە، بابەتی کۆمەنتاریە، ئەمانە هەمووی ئێستا ئەبێت کە حاضر ئەبێ مادەکەمان HD بێ ئەنجا دەست بکەین بە ئیشکردن. پیرۆزبایی لە هەموو کارمەندانی تەلەڤیزیۆنی پەروەردەیەکەم و هەموو ئەو بینەرانن کە سیرمانەکەن بە تایبەتی خوێندکاران، چونکە خوێندکاران ئەتوانن بڵێن بینەرێکی باشمانن لە کاتی دەرسەکانە یا کە وەختی خوێندن دەست پێەکە ئیسفادێکی باشمان لێکن بۆی کە ئێمە ڕۆژانە دەرسمان هەیە، مامۆستای زۆر باشیان لێرە دەرسەکانیان ئەڵێنەوە، بە تایبەت تەلەبی پۆلی شەشەکان ئەتوانن بینەرێکی باشمان بن بۆی ئیسفادە لە دەرسەکان بکەن. کەرتی پەروەردە و فێرکردن یەکێکە لەو کەرتانەی ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر ئایندەی هەر وڵاتێک. بۆیە لە هەرێمی کوردستان و بە تایبەت شاری سلێمانی تەلەڤیزیۆنی پەروەردەی ڕۆژانە لە ڕێگەی بەرنامەکانیەوە خزمەت بە خوێندکاران و نەوەی ئایندەی هەرێمی کوردستان دەکات. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.